بەرامبەربوونەوە کورد لە هەموو میلەتێک بەرامبەربوونەوەی زیاتر بوو بێت بە حکمی ئەو سروشتە بەهێزەی کە هەیەی وەوانەش تەسلیم بوون و دەوڵەتەکەیان بە ئاسانی دروستکراوە ئەوانە کەوتونەتە ژێر پرۆسەی چوونیەکردن. ئێستا لە ناو دەوڵەتە عەرەبیەکان بەل لەوەی مۆدێرنە بێ ئەوان خۆیان لەدەستدا میلەتە نا عەرەبیەکان کە بوون بە عەرەب زمانەکەیان لەدەستدا شتەکانی خۆیان لەدەستدا فەرەزەن ئەفریقا ئەو بەشە ئەفریقی کە دەکەوێتە ناو عەرەبەکانەوە بەربەرەکان ئەمازیغ و بەربەر و قبتی و فڵانی و توزانە مەوانەی کە هەیە خۆ ئەمانە هەمووی میلەتی تر بوون ئاشووری و قبتی و توزانم هەیە زۆر ئەوانەی کە هەیە تا ئێستا ئەسەواریان ماوە ئەمانە کەی وایان لێ هاتووە کە ببن بە عەرەب حتمەن لەگەڵ هاتنی خەلافەتە لەگەڵ سەپاندنی و زمانی عەرەبی بە ناوی دینەوە زمانی عەرەبی بە ناوی دینەوە و لەگەڵ دروستکردنی دەوڵەت و دروستکردنی شریعەت بۆ ئەم دەوڵەتە و دروستکردنی کلتورێکی ڕەسمی بۆ ئەم دەوڵەتە و ئەمە زمانێکی ڕەسمی بۆ ئەم دەوڵەتەوە ئەمە وای کرد کە ئەو خەڵکەی کە دێتە ناو ئەو ئاینەوە لە عینی کاتیشا چی لەدەست بدا شتەکانی تر لەدەست بدا بۆ مەساڵحی خۆی تاوان لەناو ئەو میلەتانە کورد هەر بە ئاینەکەی خۆی مایەوە ینی بە زمان و کلتورەکەی خۆی مایەوە بەڵام ئەوانەی کە دەوڵەتە عەرەبیەکان بۆچی بە ئاسانی دروست بوون چونکە ئەوانە مهەیە بوون بۆ ئەو مهەیە بوون عادەتەن ئەو جۆرە لە کەسیش کە مهەیە بۆ ئەوە ژیان لەوە دەبینێتەوە کە کۆمەڵە مەساڵحە کۆمەڵە مەساڵحی هەر گوزەرانە ژیان لە لای گوزەرانە چۆن گوزەرانی خۆم بەدەست بێنم لەبەرەوە پێم ئاساییە من هەموو شتێکی تر لە دەستدەم لە پێناو گوزەرانێکی خۆشە گوزەرانێکی مادی خۆشە ئەمان جۆرە کەسانن کە فعلەن هەر وەک ئامێر دەژینەوە یعنی هیچ هەویەیەکیان نییە لەبەرەوە بە ئاسانی دەکرێت هەر هەویەیە کەڵگرن کە لە دەرەوەی خۆیان و هەویەکەی خۆیان بە ئاسانی لەدەست بێن و ئەمە هیچ جۆرە لە ئینتمایەکیان نییە بۆ ذاتی خۆیان ئەم جۆرە لە کەس لەبەرەوە بە ئاسانی دەچنە ژێر باج بەڵام کاتێک کە ئێمە لە سەردەمی مۆدێرنا سەیری ئەو مقاومەیە دەکەین کە لە کووردا هەیە ئەم مقاومەیە ئەومان پێ دەڵێ کە لە ناو کووردا مقاومەیەک هەیە بۆچی لە بەرامبەر ئەم چوونیەکردن ئەم مقاومەیە لەکوێوە سەرچاوە دەگرێت چییە ئەمە پرسیارێکی ترە کە ئێمە دەباتە سەر کۆمەڵی بنەمای تر کە لەسەر ئەم بنەمایەش بیرکراوەتەوە کە دەکرێت نەتەوە لەسەر ئەم بنەمایە دروست بکرێت و تورکیا سەرکەوتوو نەبوو لەوەی کە فعلەن کورد وەکو هەر کوتلەیەک هەر گروپێ لە گروپە جیاوازەکانی ناو تورکیا بەو پەروەردەیە چون یەک بکاتەوە لە عینی کاتیشا منداڵەکان زمانەکەشیان لێسەندایە توانیان زمانەکان لێسێنەوە توانیان زۆر شتی تریان لێسێنەوە بەڵام شتێکی تر هەبوو هەر ئەم شتە مابوو ئەمە پێمان دەڵێ جات تەمان پێشبینیەکی گێلەرەیە لە هەشتاکانە باسی کورد دەکا دەڵێ ئەوەی کەوا دەکا ینی ئەوانەی کۆمەلگای پیشتەسازی دەبا بەڕێوە لە ڕاستیا ئیشە ئەو کوردەکان بەهۆی ئەوەوە کە کولێت تەواو دەکەن و خوێندن تەواو دەکەن و ئیشیان هەیە و زمانی تورکی فێربوون بە اختیاری خۆیان بۆ ئیشیان دەستکەوێت لە ناو معاملەکانە و هیچ زەختێک لە تورکیا لەسەر چینیە لەسەر کورد نییە بۆ ئەوەی بە کوردی قسە نەکات تاوان ئەمە هەر لەو کاتێک کە ئەو ئەم قسەیە دەکات تاوان خۆشی لە تورکیا بوو هەر ئەو کاتە زمانی کوردی لە ناو ماڵەکانە قەدەغە کراوە لە ناو ماڵەکانە نەک لە دەرەوە زمانی قسەکردن نەک زمانی نووسین و من بڵێ مەکتەب دادنی ئەمانە کاتێ بەم کەشوەوایە ڕادێن ئیتر دواتر بیان بیتەوە بۆ شوێنە سروشتەکەی خۆیان ناتوانن لەوێ بژین تاوان ئەم تەسەورە کوردی تورکیا تەواو باڵێ خستەوە بۆچی چونکە فعلەن لەگەڵ ئەوەشا کە بەو پەروەردە تێپەڕی و بە شکڵێکی زۆر قاسی و ماڵی کرابوو وەکو ڕۆکەکان بەڵام لە پڕێکا ئەمانە هەمووی کەوتنەوە ناو شاخ هەر نەک پیاوەکان وەک ژنەکانیشان کێوی بوونەوە و ئەمە وا دەکا کە فعلەن بڵێن شتێکی تر هەیە کە چی دەکات بەرگری دەکات و دانانی ئەم نظامە ئەم سیستەمە لە ناو تاکەکانە ئەمە بەس نییە شتێکی تر هەیە لە ناو ئینسانە بەرگری دەکات